ئەی باشە نەرمین خان کاگی برایم بۆ خۆی ئیشی نەدەکرد کچم ئیشی چ ڕۆژێک ئیشیە کرد دە ڕۆژێشی ناکرد ئەودە سەردەم چ سەردەمەک بوو سەردەمی نەوەتەکان چ گرانیەک و چ زەحمەتێک بوو باوەڕ تەبی کە پەکمان نەکردە نانەماندا منداڵمان هەموو بردبووی لە برسان ئیشب کارێک نەبوو ئەچوینە گوندان هەتا تەنەکە گەرمەچیانەدانە یان جۆ خەڵک دەرۆزەیە کرد دەرۆزەمانە کرد لۆ پاروەنانەچی چمە بەردەم ئیبراهیمی هاوارم کرد و پێم گۆ ئەتو ئیشکەرنی لەبەرەوەی خەڵک ئیشت ناداتێ ڕۆژێک ئیشەکەی دە ڕۆژ ئیشی ناکەی پیاوەکە پەمپەکەشمان تێکچوە چ بکەم تێکسووە سندانی لێرە دەڵێن بۆ ناچی لە ماڵە کاگڕەحیمی جیرانمان پۆمپەشی بینی ئەتۆ زۆر باش زانیم کەیفی بۆ ڕەحیمەی نایە لێ پێم دەرێ بڕۆیە دەرێ لە دوایە وەچی شوان هاتەوە بزاناویت کە بوو یەکەشان مندار با بچم بینن دەی باشە پیاوەکە ئەتو بۆ ئیشەکی ناکەی ئیش نۆچما ئیش هەیە ئەم نەیکەم کا ئیش ئی پیاوەکە ئیشش هەبێ نایکەی بەنی وەچڵی بەجێ دێڵی تۆ بەڕاستی تا دەزانم ئەتو مەقسەدە دونیە بوو کە زوو هاتمەوە لە ئیشێ ها ساعت 12 نیورانی هاتیەوە بابا کە هاتمەوە لە خۆشیان نەبوو هاتمەوە نەخۆش بووم نەدیت لە ژوورێکەتم پەسیوێکی سادە دەگرتە بوو یەکسەر هاتیەوە هاوکات و چ دەوێ ڕاست و ڕاست پێم بڵێ کاکۆشەنگی جیرانمان ئێ لە چیتی بەلەدیە ئیش دەکا ئێ بۆ ناچی لێ ببی بە کەناس والله دەرم یەک جلەی لە بنجێ بدەم ئەتو دەتێم بە کەناس هەیە خۆم بم کچێت و ئاگا لە خۆتە چ قسەی دەکەی ئی پیاوەکە ئەوانەی کەناسی دەکەن هەموو حەیان چووە ئەرێ دەبڕۆن ئای لە بەرچاوم بزر بە ڕۆیشتم دەچمە دەرەوە هەنایەمەوە ئیش تاقەتی شێمان هەیە